بابەتێک بۆ جەنابتان باز دەکەم ئەوە واقعە بۆیە ناوی کەسەکەش دێنم کە خۆی لە ژیاندا ئێستا جارێکیان مامۆستا عوسمان سنگاوی هات بۆ لام لە سلێمانی وتی مامۆستا لەگەڵ ستافی بەرنامەی خەندەی نازداراندان خەندەی نازداران بەرنامەیە کە هاوکاری ئەو منداڵانە دەکا کە بێ باوکن منداڵانی نازدار کە باوکیان وفاتیان کردویان شەهید بوون منداڵانی نازدار خوای گەورە بە تایبەت لە قورئانە باسییان دەکا واجبە کۆمەڵگە ئاگای لێیان بێ ئێمە ئێواران دەڕۆینەوە ماڵی خۆمان و دەرگاکە کە دەکەیتەوە مناڵە بچووکەکەت یەکسەر ئامێزت بۆ دەکاتەوە ئەوان کە ئێوارە دەرگا دەکرێتەوە ئەگەر خزمێک یان خێرەومەندێک لە دەرگایاندات شازە ئەو باوکە بە سۆزە کۆتایی پێهات ئەزانی چەند مەغدورن ئەزانی ناخی منداڵێکی بێ باوک هەرگیز لەبیری ناچێتەوە کە ئەو کچە سۆزی باوکێک نییە لە ئامێزی بگرێ وتی 4 ڕۆژی ما بووە جەژنی ڕەمەزان مامۆستا کابرایەکی خێرەومەند هات بۆ ڕادیۆ یەکگرتووی سلێمانی بۆ بەرنامەی خەندەی نازداران وتی من لە سیارەکەمدا ڕادیۆم کردەوە ئەو ڕادیۆی ئێوە بوو وتاری مامۆستا فڵان کەسی لەسەر بوو ناوی بەندەی هێنابوو باسی منداڵی هەتیوی کرد من کابرایەکی دەوڵەمەندم زەکاتی ئەم ساڵم بە پوختی داوە و سەرفترەم داوە بەس وەڵڵاهی لە خەیاڵمان نەبوو خێرێکی گەورە بکەم کە ئەو وتارم لە ناو سیارەکەما گوێ لێ بوو ڕادیۆکەم کردەوە دڵ و دەروونمی هەژاند هاتووم بۆ لاتان وتی ئەو توێتی ئەوم بەسەر زمانە هاتۆ لێی پەشیمانیم 400 منداڵی بێ باوکم بۆ دەستنیشانکەن 400 منداڵ پارەکەش نەک خۆتان لەگەڵیان بچن بیدەن بەدایکیان بە تێر و تەسەلی منداڵەکانی بەرێتە بازار هەرچی پێداویستی جەژنە کام جلەی گرانبەهایە کام پێڵاوەی دڵی پێخۆشە کام پێداویستی و نانی جەژنە هەمووی لەسەر حیسابی من موچەی 1 ساڵی داهاتووشیان تا دەچینەوە ڕەمەزانی داهاتوو ناتوانم زیاتر لەوە وعد بدەم هەمووی لەسەر حیسابی من والله خەیاڵی ئەو خێرەم نەبوو کە ئەو ڕادیۆیم کردەوە ئەو وتارەکاری لێ کردم ئەزانی ئەو کەسەی کە ئێمە خوا بەویستی خۆی بە ڕەحمەتی خۆی بەویستی خۆی لێمان قبوڵ دەکا ئەوەی کە ڤیدۆکەی کردووە کامێرامانەکە ئەوەی مۆنتاژی کردووە ئەوەی بڵاوی کردوێتەوە ئەوەی لە ڕادیۆکە لێی دەدا ئەوەی کاری پێدەکە ئەم زنجیرەیە هەر هەمووی دەچێتە پاڵیەک تۆ هیچن نەکردووە لە ماڵی خۆتا دانیشتووی ئەو 400 منداڵی بێنازی بەخێو کردووە موچەی 1 ساڵی بۆ دابین کردوون هەموو ئەمانە تێیدا بەشدارن مەجالی خێر بەڕێزان زۆر فراوانە وەکو مەجالی شەڕ فراوانە ئەی ڕەحمەتی خوا لەو کەسە بێ کە مەجالی خێر بۆ خۆی دەکاتەوە